زۆر پرسیار کراوە بەڕاستی ئێوە بۆ پەرلەمانی کوردستان دەنگتان هێنا بەڵام نەچوونە پەرلەمان. ئێمە لە کاتی خۆیدا سەبارەت بە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەم بە بەڵگە بەڕاستی و هەم بە ڕێگەی زۆرەکان ئەومان سەلمان کە ساختەکاری زۆر کرابوو و هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئێمە هاوڕابوون کە ساختەکاری کراوە و یادداشتیش درا لایەنە پەیوەندیدارەکان، بەڵام دوایی بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵ هەڵوێستمان وەرگرت و بایکۆتی ئەم پەرلەمانەمان کرد کە بە دیزاین و بە ساختەکار دانرا بە بەڵگەشەوە ڕوونمان کردو لە کاتی خۆیدا. بەڵام پرسیارەکە ئەوەیە، ئایا کۆمەڵ باشی کرد کە بەشداری ئەم پەرلەمانی نەکرد و بایکۆتی کرد یان نەی پێکا؟ ئێستا ساڵێک زیاترە بەسەر هەڵبژاردنی پەرلەمانی کوردستاندا تێدەپەڕێ. پەرلەمانی کوردستان نەیتوانیوە یەک کۆبوونەوە بکە. پەرلەمانی کوردستان نەیتوانیوە یەک یاسا دەربکە کە ئەرچی گرنگ و سەرەکی پەرلەمان یاسادانانە. پەرلەمان نەیتوانیوە بە دواداچوون و چاودێری کاروبارەکانی دەسەڵات و حکومەت بکە، بە ئارەزوو خۆی دەسەڵات حکومەت بڕیار دەدا و ئیش دەکا بەبێ یاسا. و پەرلەمان نەیتوانیوە یەک کێشەی هاوڵاتی بباتە هەوڵی پەرلەمان بە دواداچوونی بۆ بکە چارەسەری بکە. ئایا کۆمەڵ ڕاستی کرد؟ کۆمەڵ پێکای لەو بڕیاری خۆی کە یەک ساڵ ئەم پەرلەمانە نەیتوانیوە کۆ بێتەوە و داری سەبەردانە ناوە. ئایا کاممان ئێمە پێکامانە و ئایا خەڵک حەقوایە چێ تەقدیر بکە و چێ حەقی ئەوەی هەیە کە بەڕاستی هەڵوێستەکەی بنرخێنرێ؟ لێک بدەینەوە کە 98 کەس پەرلەمانتارن بێزە لەوانی کۆمەڵ و هەر مانگەی 8 ملیۆن دینار وەرگیراوە کە دەکاتە 9 ملیار و 408 ملیۆن دینار. وەگەر ئەم پارەی بێنی ئەگەر بەسەر فەقیر و هەژاری دابەشکەی بەسەر کەم ئەندامان بەسەر خاوەن پێداویست تایبەت کە جاری وایە 100,000 پێ نادرێ، دەزانیت بەرچەند کەس دەکەوێ؟ بەر 37,626 کەس دەکەوێ. ئایا کۆمەڵ ڕاستی کرد؟ کۆمەڵ باشی کرد بەشداری نەکرد کە تووشی بەڕای ئێمە ئەم پارەیە بەڕاستی بە پارەیەکی دروستی نازانی کە هیچ نەکەی، نە بڕیارێک بدەی، نە یاسا دەربکەی، نە بە دواداچوون بکەی، بەڵام پارە وەربگری.